دایک و باوکی ئەو گەنجە 7 ساڵان کە دوای 2 ساڵ ململانێ لەگەڵ شێرپەنجە ئێسقان سەرەتای ئەم مانگە گیانی لەدەستدا. بەدەستی پڕ لە گوڵەوە ژوور بە ژووری نەخۆشخانەی هیوا دەگەڕێن و سوپاسی ئەو پزیشک و کارمەندانە دەکەن کە لە ناو نەخۆشخانەکەدا کار دەکەن، ئەمەش لە پاداشتی ئەوەی لە ماوەی 2 ساڵدا هەوڵی تەواوەتیاندا بۆ لە ژیاندامانەوەی جگەرگۆشەکەیان. بەڕاستی هیوایە ئێمە بە هەموو شێوەیە مەمنونی خەستخانەی هیواین شەونخونیان کردووە، هەموو کارمەندەکان پزیشکان کارگوزار بە هەموو شێوەیە یارمەتی ئێمەیان ناوە. من مەمنونی هەر هەمویانم و بە منیش بکرێ خۆبەخشانەیەم یارمەتی هەموو نەخۆشەکانێ. کامۆ ئەو گەنجەیە فریانە کەوت ئەو دەرمانە پزیشکیانە بەکاربهێنێت کە خێزانەکەی بۆیان دابین کردبوو، بۆیە خانەوادەکەی سەرجەمی ئەو کەلوپەل و دەرمانە پزیشکیانەیان پێشکەش بە نەخۆشخانەی هیوا کرد. ئێمە هەنێ دەرمانی خۆمان هەبوو کە بۆ نەخۆشەکەمان دابین کردو، وەکو دەرمانی ئازارشێن و هەنێ دەرمانی کە فریان نەکەوت بەکاری بێنێت، هەنێ دەرمانیشمان کە لێرە هەر وەرمان گرتو لای خۆمان بۆ بۆی بە بەکاری بێنین، گەڕانومانەوە بۆ نەخۆشخانەکە بۆ ئەوی نەخۆشی کە سوودمەند بێ لێی بۆ ئەوەی لای ئێمە ئیکسپایر نەبێت و بەسەر نەچێت. ستافی ئیداری نەخۆشخانەکەش بە گرنگیەوە لەو کارەی خێزانەکەی دەڕوانن، چونکە ئەو کارە دەبێتە هۆکارێک بۆ خزمەتکردنی زیاتری نەخۆشەکان. نمونەیان زۆر بێت، ئەمە ئەبێ بە پاڵنەرێک هاندەرێک بۆ ئێمە زیاتر لە خزمەتی نەخۆشخانەی هیوا نەخۆشانی نەخۆشخانەی هیوا بکەین. کامۆ کامیل خوێندکاری قۆناغی نوێی بنەڕەتی بوو، توشبووی شێرپەنجەی ئێسقان بوو، هەموو چارەسەرەکانی بۆ بەکارهاتبوو لەگەڵ ئەنجامدانی 3 نەشتەرگەری، بڕیار بوو ببرێتە وڵاتی هیندستان و لەوێش چارەسەری بۆ بکرێت، بەڵام مەرگ ڕێگەی نەدا و دوی ئەم مانگە چاوەکانی بە یەکجاری لێکنا. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.